ساڵێک بەسەر کۆنتڕۆڵکردنی شنگال لەلایەن داعشەوە تێپەڕی. لەم بارەوە لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان چاڵاکی و گردبوونەوە بۆ یادکردنەوە و ئیدانەکردنی ڕۆداوەکە ئەنجامدران. ڕۆژی یەکشەممە 2 ئابی 2015 ژمارەیەک لە کوردانی ئێزدی لە بەردەم باڵەخانەی نەتەوە یەکگرتووەکان لە شاری هەولێر گردبوونەوەیەکیان ئەنجامدا بۆ پشتیوانیکردن لە دووسیای ڕەفاندنی کچانی ئێزدی کە ساڵی ڕابردوو لەلایەن داعشەوە لە شنگال بێسەر و شوێن بوون. داوایان لە حکوومەت و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کرد کەوا پلانیان هەبێت بۆ ڕۆزگارکردنی ئەو خانمە ئێزدیانەی کەوا هێشتا لەدەست چەکدارانی داعشدا ماون و هەروەها داوای دابینکردنی گەرانتی دەرونی و تەندروستی و گەڕاندنەوەی ژنە ئێزدیەکان بۆ ناو کۆمەڵگایان کرد. داخوازمش ئینسانەتی هەموو کە داخوازمش ئەمن متحیدە مەدەوێت شتێکیش مەرەبکە حیمایەکە دووەلی ژوان ئێزدیارە بێ و داخوازمش ئینسانە هەموو کە ئەفکەش ڕاستە کەچێت ئێزدیانە بەس شەرەفە خەلکی هەموو کە شەرەفە کوردستانیە شەرەفە عراقیە شەرەفە دەوڵەتە هەمووینە و شەرەفە ڕئیسە هەمووینە ئەف ئێزدی بریندار نکان شتێکیش خۆرە بکەن ئەم فێستوالێش خەلکە دیتکن فێستوالێ ئش ڕئیساتکن فێستوالێژێت پەرلەمانکن چلۆڤێ ئیهانەت سەرخۆ قبولکن چلۆڤێ مالمیراتێل سەرخۆ قبولکن. تا ئێستا قەزای شنگال بە تەواوی پاک نەکراوەتەوە لە چەکدارانی داعش و بەردەوام کوژرا و برینداری هەیە. لای خۆیەوە سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانی کوردستانیش لیژنەیەکیان بۆ بەدوادەچوون لە ڕۆداوەکەی شنگالیان پێکهێنا بوو. بەڵام تا ئێستا هۆکارەکانی کەوتنی شنگال ئاشکرا نەکراون و ئەو کەسانەش کە لە کەوتنی کەمتر خەم بوونە سزا نەدراون. از بخیر هاتنا کانالی هوا کانالی دنگی امریکان دکم کو به هاتنا ویری کو پیشاندانا دیار بتر الجهانی ام وکو کچ جن نزدی له هم بده ورن ازدیا لیک خربونا و هم هاتنا بردرگاه یو ان گازیا خوب گهینه حکومت هرم کردستان و هم جهانی کو رابن بتر هاری کاریا اوارن شنگار بکن چی دناف کم بعد بن وبتایبتی او اوارن افن دست داعش دا و حتانو کا لبی سروشین ازدي تجارة الشنغال فناقرين هكذا حماية دولي شبابي شو قد تقاوى نما تبشري هكا حماية دولي شي نبو ازدي شنغالي بتايبت كتاك فناقر يسر كتاك فناقر تنابر من عالمي تشوف ألمانيا كدو عالمي تشوف ولات غريبية كد يعني دردجاري خده وخده بيوزان يعني بعلاجية يعني كتا يعني نشخوشا كيف هذا اللي خد شوية. لیژنەی ژنان لە ئەنجومەنی نوێنەرانی عراق ئاشکرای کرد ژمارەی ئێزدیار فێنراوەکان لەلایەن چەکدارانی داعشەوە 1600 کەسە لەو ژمارەیەش تەنها 350 کەسیان ئازاد کراون. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر.